بله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان. الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان. والأرض وضعها للأنام فيها فاكهة والنخل ذات الأكمام والحب ذو العصف والريحان. فبأي آلاء ربكما تكذبان؟ خلق الإنسان من صلصال كالفخار وخلق الجان من مارج من نار. فبأي آلاء ربكما تكذبان؟ رب المشرقين ورب المغربين. فبأي آلاء ربكما تكذبان؟ مرج البحرين يلتقيان بينهما برزخ لا يبغيان. فبأي آلاء ربكما تكذبان؟ يخرج منهما اللؤلؤ والمرجان. فبأي آلاء ربكما تكذبان؟ صدق الله العظيم. ججنا شاديا مبارك بادا باڵای قیبلەکەم چون گوڵان شادن. خێڵخانەی خەفەت باربەنیش کردن مەینەت ڕوونیان وە ماوای مەردن. بەزم و شەوق و عەیش نەدەروون جەمن ئانە هیچ نەبوو نەدەروون خەمن. ئینە نەتیجەی یای باڵای تۆن نیشانەی ویساڵ ساڵێ ئاڵای تۆن. جەژنن شادیەن مبارەک بادن باڵای قیبلەکەم چون گوڵان شادن. بینەرانی بەڕێز و خۆشەویست دووبارە سڵاوی خوای گەورەتان لێبێ و
تاعەت و عیبادەتی کۆتا هەمین ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزان لێتان قبوڵ و وەرگیراو بێت. بە شێعر و مناجاتێکی مامۆستا مەولەوی تاوگۆزی دەستمان بە بەرنامەکە کرد کە باز لە جەژن و هاتنی خۆشی و شادی جەژنەکە. لەم بەرنامەیەدا کۆتا هەمین ئەڵلقەی بەرنامەی گوڵزاری ڕەمەزان باز لە ئادابەکانی جەژنی پیرۆزی ڕەمەزانەکەین بۆ ئەوەی بتوانین جەژن و خۆشیەکی باش لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە بە پێی ئاداب و بۆچوونەکانی ئیسلامی پیرۆز جەژنێکی خۆش بەڕێ بکەین، باز لە ئادابەکانی جەژنەکەین. کاک مححمود سڵاوی خوای گەورەت لێ بێ و سڵاوی خوا لە جەنابێت کاک ریاض. ئینشاءالله ئەگەر خوای گەورە بەنسیبی کرد و سبەینە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆز بوو، ئەوە جەژنە پیرۆزە لە ئێوەی زۆر بەڕێز و خۆشەویست دەکەین. خوای گەورە تاعات و عیبادەتی هەموو لایەکی قبول کردبێت و ئینشاءالله گردنی ئێمە ئازا بکەن و گردنی ئێوەش ئازاد بێت. خوای گەورە جەژن بکات بە هێمای ئاشتی و تەبایی و خۆشگوزەرانی بۆ تەواوی دانیشتوانی هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستان و وڵاتانی ئیسلامیش بە شێوەیەکی گشتی داواکارم لە خوای پەروەردگار تاعات و عیبادەتی مانگی ڕەمەزانی پیرۆزی لێ قبول کردبێتین و بە دەستی خاڵی نەمانگێڕێتەوە و دەروی خێرمان لێ بکاتەوە و ڕەحم بە ئیمان و عاقیبەتمان بکە و سەبات و ئیستیقامەمان پێ ببەخشێ و لەسەر ڕێباز و ڕێچکەی ئیسلامی پیرۆزمان هێڵێتەوە ئینشاءالله و هەمیشە لە خزمەتی ئاینی پیرۆزی ئیسلام و هەمیشە لە خزمەتی پەیامەکەی پێغەمبەردا بین صلی الله عليه و آله و صحبه وسلم. خۆشەویستان و بەڕێزان، گوڵزاری ڕەمەزان بۆ ماوەی مانگێک لە خزمەتی ئەوەی زۆر ئازیز و خۆشەویستا بوو. ئەمڕۆ بە ئیزنی خوای پەروەردگار دەبێتە کۆتا ئەڵلقەی بەرنامەی گوڵزاری ڕەمەزان کە ئەگەر سبەینە جەژنی پیرۆزی ڕەمەزان بوو ئینشاءالله هەروەها بە خۆشحاڵیەوە لەگەڵ ئەو ستافە خۆشەویستە توانیمان سەربەرزانە و خواویستانە خۆنەویستانە ئەم بەرنامەیە پێشکەش بکەین و ماندوونە ناسانە لەگەڵ خۆشەویستانی بەڕێوەبەری ئەم بەرنامەیە و ستافی ئەم بەرنامەیە بینە خزمەتان ڕۆژانە و بۆ ماوەی 2 کاتژمێر. ئازیزان و خۆشەویستان، بابەت و تەوەری ئەمڕۆی بەرنامەی گوڵزاری ڕەمەزان لە لای کاک ریاضە حەزەکەم لە زاری خۆیەوە بیزانین و میوانی بەڕێزیشی لای هەمومان ناسراوە جەنابی مامۆستا وریا زەڵمیە بەخێر بێت. سەرسەر و سەرچاوان خوای گەورە پاداشتی بداتەوە بۆ ماوەی 2 پاداشت بداتەوە و من لێرەشەوە داوای گردن ئازایی لە جەناب دەکەم ئەگەر ئینشاءالله لە ماوەی مانگێک ئەلحەمدوللا بەسەری بەرزەوە لەگەڵ یەکترا تەعاملمان کرد و ئەلحەمدوللا هەستە چۆنە کاک مححمود کە مانگێک خوگرتن بە شوێنێکەوە بە کۆمەڵە کەسانێکەوە بە شێوازێک لە پێشکەشکردنی بەرنامە ئیدی بۆ منە ئەمڕۆ وەکو ماڵ ئاوایی لێ دێ و خواحافیزی وەکۆڵی لە بینەرەکانمانەکەین. کاک ریاض مطمئنم و دڵنیام لەوەی کە تۆیش هەمان هەستی منت هەیە لەگەڵ ئەو هەموو ماندووبوون و شەکەتەی کە ئێمە لەم مانگەیە چەشتمان لەگەڵ ئەم بەرنامەیە، بەڵام واقعاً من بەش بە حاڵی خۆم بێتاقەتم بەوەی کە بەرنامەکە کۆتایی دێت، زۆر زۆریش بێتاقەتم. جەماوەری خۆشەویست و بینەرانی ئازیزیش لە ڕێی چ نامەناردن بێت، پەیوەندی تەلەفۆنی بێت، بە هەمان شێوە بێتاقەتی خۆیان ڕاگەیاندووە کە ئەم بەرنامەیە کۆتایی دێت. ئەی دوای ئەمە چی؟ بەڕاستی ئێمە داواکارین لە کەناڵی پەیامی خۆشەویست ئەم جۆرە بەرنامانە بەردەوام بێت و لە دوای مانگی پیرۆزی ڕەمەزانیش بتوانین بینەوە خزمەتان لە ڕێی شاشەڕەنگینەکەی کەناڵی پەیامەوە ئینشاءالله. بەڕاستی هەستێکی ناخۆشە، بەڵام ئیتر وبذلك فليفرحوا لە خۆڕانەوترەوە. ئێمەش ئینشاءالله لەگەڵ هەموو منسەکێکین کە لەگەڵ ثەوابیتی ئاینی خۆمانە بگونجێت و ئینشاءالله پێشوازی لە جەژنی ژەکەین هەر بەو دڵە خۆشەی کە پێشوازیمان لێ کرد لە گەڵ مانگی ڕەمەزانی پیرۆزە ئینشاءالله. زۆر باش، دەست خۆشمان ساوریا زۆر بەخێر بێ و خۆی گەورە پاداش بداتەوە و تاعات و عیبادەتیشتان قبوڵ و وەرگیراو بێ. زۆر سپاس بۆ ئێوەش، منیش لێرەوە دەستخۆشی لە جەنابتان دەکەم لەو ستافە بەڕێزە کە لە ماوەی مانگێکی تەواو ماندوونە ناسانە شاشەکەتان ڕەنگین کردبوو، ماڵەکانتان ئاوەدان کردەوە، دەستخۆشیتان لێکم، نمونەتان زۆر بێ. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على المبعوث رحمة للعالمين وعلى آله وأصحابه ومن دعا بدعوته وتمسك بشريعته إلى يوم الدين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك،
داواکارم لە خوای پەروەردگار بەڕەحم و بەزەیی و میهرەبانی خۆی تاعەت و عیبادەت و نوێژ و ڕۆژ و تەراویح و پەڕانەوەکانمان هەمووی وەرگرت بێ و ئینشاءالله لەگەڵ کۆتایی هاتنی مانگی ڕەمەزان قەڵەمی عەفو و مەغفیرەت و لێخۆشبوون بەسەر تەواوی گوناه و وەڵەتاوانی ئێمە و تێکڕای مسلمانان ئامین یا ڕەبی. مامۆستا وەک لە پێشەکەیەکەیان لە شعرەکە ئاماژەمان بەوەدا کە ئێمە لە پێشوازی جەژنی پیرۆزی ڕەمەزان داین، ماڵئاوایی لە ڕەمەزانی پیرۆز دەکەین. پێم خۆشە پێناسەیەکی جەژن بزانین. جەژن چییە و بە چ شتێک دەگوترێت جەژن؟ سەرەتا ئەمەوێت لێرەوە لەم کەناڵە جوانی پەیامەوە پیرۆزبایی لە تێکڕای مسلمانان و تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بکەم بە بۆنەی ماندووبوونیان لە مانگی ڕەمەزانە. بێگومان جەژنی ڕەمەزان بۆ ئێمەی مسلمان بێ و حەق دەبزانین کە ئێمە دوو جەژنی دیاریکراومان هەیە. ئەو دوو جەژنەش لە دوای تەواوبوونی فەرزێک لە فەرزەکانی خوای پەروەردگارەوە دێن. یەکێکی لەوانە مانگی ڕەمەزان کە ئێمە لە ماوەی مانگێکی ڕەبەق برسێتی و تێنوێتی و خۆگرتنەوە و خۆماندووکردن بێگومان ئەمە کارێکی خوایی نەبێ، ئەگەر مەدەدێکی خوایی نەبێ، پشتیوانی خوا نەبێ، هەروە ئاسان نییە. بۆیە بۆ دڵخۆشی مسلمانان خوای پەروەردگار وەکو نیعمەتێک کە باسیەکە جەژنی فراهەمێناوە بۆمان. جەژن بە معنای چی دێت؟ جەژن یعنی فەرەح و خۆشی خستنەوە دڵەکانەوە. ئێمە وەکو مسلمانە بێ هەمیشە دەم بە زەردەخەنە بین، هەمیشە هەوڵی ئەو بدەین کە سرور و خۆشی و فەرح بکەین دڵی مسلمانانەوە، دڵی خەڵکمانەوە، دڵی دەوروبەرمانەوە، دڵی ماڵم ناڵەوە، باوکو دایکەوەی کە باوکو دایکی ما بێ، دراوسێ و دەوروبەر ئەو مجتەمع و کۆمەلگایی کە تایە ئەژی ئەبێ ئەمە هەمیشە فاعلی خێر بین. بۆیە ئیمامی عەلی ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ جەژن بریتیە لە چی؟ بریتیە لە ڕۆژێکە ئەبێ بەڕاستی هەروەکو چۆن لە ڕەمەزانە خومان گرتو بە دوعا و پارانەوە، خومان گرتو بە زیکر و یادی خواوە بە قورئان خوێندنەوە، ئەبێ لە ڕۆژی جەژنیشە بە هەمان شێوە بەردەوام بین لەسەری، چونکە کاتێکی پیرۆز لە ڕۆژی جەژنە هەیە هەروەکو پێغەمبەری خوا فەرمێ سەعاتێکی دیاریکراو نییە تا بزانین چ سەعاتێکە، بەڵام لەو سەعاتە هەر کەسێک بپاڕێتەوە لە خوای پەروەردگار، خوای پەروەردگار مەئیوسی ناکات، بێبەشی ناکات، بەدەم بانگوازەکەوێ دێ، هەروەکو خۆیە فەرمێ ئودعونی ئەستەجیب لەکم. بۆیە ئیمامی عەلی ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ ڕۆژی جەژن خوای پەروەردگار گێڕاوێتی بە جەژن و خۆشی. ئێمە وەکو مسلمان ئەو دوو جەژنەمان هەیە، دیارە بۆنەی نەتەوایەتی هەیە، بۆنەی نیشتمانی هەیە، بەڵام ئێمە وەکو مسلمان وەکو شەرع کە بۆی دیاری کردوین تەنها دوو جەژن، جەژنی ڕەمەزان، جەژنی قوربانە. ئێستا ئێمە کە بەرەو جەژنی ڕەمەزانەچین بێگومان پێویستە و بزانین کە جەژنی کەسێکە کە خوای گەورە ڕۆژەکەی لێ وەرگرت بێ، جەژنی کەسێکە کە خوای پەروەردگار ئەو شەڕەفەی پێنواندووە، ئەو فەزڵ و منەتەی بەسەرا کردو کە توانیوێتی خۆڕاگرانە مانگی ڕەمەزان بەڕێ بکە بە ڕۆژوو بێ. بۆیە بۆ ئێمەی مسلمان هەر ڕۆژێک ئینسان بتوانێت تاعەتی خوای پەروەردگاری تیا بکە و سەرپێچی خوا نەکە، ئەوە بێگومان ڕۆژی جەژنە. یەکێکە لە تایبەتمەندیەکانی ئومەتی ئیسلام جەژن، من خەصائص هذه الأمة العيد، کە ئەو ڕۆژەش دیارە بە تەکبیرە و بە لا إله إلا الله و بە الحەمدولله بەڕێەکەین. زۆر باشە مامۆستا، بێگومان هەموو ئەحکامیان بۆ منە مەراسیمێکی ئیسلامی کۆمەڵێ سنت و ئادابی خۆیە. سنت و ئادابەکانی جەژنی پیرۆزی ڕەمەزان کامانن بۆەوەی ئێمە و بینەر لی شارەزا بین و ئەو سنوورانە نەبەزێنین کە لە جەژنا بۆ منە زۆر جا بۆ مرۆڤەکان پێش دێت. شریعەتی ئیسلام بێگومان ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ شریعەتی ئیسلام، بۆ فەرمانەکانی خوای پەروەردگار، بۆ فەرمایشتە ڕاستی دروستەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، هیچ جانبێکی ژیانی ئینسان نییە، هیچ بوارێک لە بوارەکانی ژیانی ئینسان نییە کە فرامۆش کرابێ. خوای پەروەردگار لە ڕێایەتەکانی قورئانەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چ وەکو هەڵوێستەکانی چ وەکو فەرمایشتەکانی کۆمەڵێک ئادابی بۆ ئێمە دیاری کردووە لە جەژنا بۆی دەستیان پێوە بگرین. بێگومانم لەوەی کە هەموو مسلمانێک دەیان جار ئەم سنەت و ئادابانەی بیستووە، بەڵام گرنگە ئێمە لە کۆتا ڕۆژەکانی ڕەمەزانین و بیری مسلمانانی بێنینەوە. یەکێک لەوانە ئەوەیە کە لەگەڵ ئەوەی کە دیاری کرا شەوی جەژن کە ئەمە وترێ بەیانی جەژنە، ئیتر ئێمە بە تەکبیرکردن بە ئەڵڵاهو ئەکبەر وردەوردە دەرگای جەژن بکەینەوە، دەستپێکی جەژنمان بە ئەڵڵاهو ئەکبەر بکەین کە ئەوە یەکێکە لە سنەتەکان لە ئادابەکان. صيغەکەشی ئەوەیە کە الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر ولله الحمد. ئەمانە لە جەژنە ئەوترێتەوە صيغەکەی. بۆیە سنەتی جوایە مسلمانان کە بەڕێەکەون بۆ نوێژی جەژن لە ڕێگاکانە لە کۆڵانەکانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هاوڵانی بەڕێز
لە قوڕانەکانە بەدەنگی بەرزای لە الله ئەکبەریانە کرد تەکبیریانە کرد بۆ ئەوەی هەموو شوێنێک ذكري خواي بالوجاري ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب يا أويك لا سنة آدابك نيجي تلوانك أويك إنسان مسلمان إيمان دار هو بدا بباكو خاوني خوي بشوا جلي جوان لبركة عتل خوي بدا أجر كسي جلي جواني نبي مثلا جلي تازين نبي أكلي هذا وجلي كهيتي بيشوا وبباكي راي قريو بو أسلوب الشوازة برواك نبت أركو أزيتو أزار بو خلقو دورو بر بۆیە ئەمەشی کە لە ئادابەکان هیچ لەوانەوەیە کە بەنسبەت مانگی ڕەمەزان جەژنی ڕەمەزان ئەوەیە کە تۆ کە ئەچی بۆ نوێژ بە سنە دوایە کە پێش ئەوەی کە بڕۆی شتێک بخۆی بۆی دەرکەوێت کە تۆ ڕۆژوو شخانووە تر چەندێک خورمایەک بێ هەر خواردنێک بێ بەڵام سنە دوایە چەندێک خورمایەک بخۆیت کە یەکێکە لەوانش یەکێک تر لەوانە کە لە ئادابەکان ئەوەیە کە سنە دوایە لە هەر ڕێگایەکەوە ڕۆشتی لە ڕێگاکەی ترەوە بێتەوە حکمتەکەشی ئەوەیە کە زۆرترین شوێن ئەو الله ئەکبەری تیا بڕوە ئەو ذیکر یادی خوای پەروەردگای تیا بڵاو بێتەوە ئەو یەکێکە لە ئادابەکان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە ئیمامی موسلیم و بوخاری ڕیواتیان کردووە بۆ ڕێگایە کە ڕۆشتووە بۆ نوێژ لە ڕێگای ترەوە هاتوێتەوە ئێمەش بۆ زیندووکردنەوەی ئەو سنەتە باشتر وایە ئاوا بکەین یەکێکتر لە ئادابەکانیان با بڵێن ئەوەیە سنەتەکانی جەژن نوێژی جەژنە نوێژی جەژن هیچ فەرق و جیاوازێکی لەگەڵ نوێژی جومعە نییە تەنها پاش و پێشێکە و چەند الله ئەکبەر لە نوێژەکە ئەکرێ ئەمە دیارە مسلمانان هەمووی ئاگادار شارەزان بەڵام هەر بۆ زیاتر ڕوونکردنەوە نوێژی جەژن دوو ڕکعاتە سنەتی مؤکەدەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەو ڕۆژەوەی کە کردوێتی تا وەفاتی کردو وازی لێ نەهێناوە سنەتێکی مؤکەدە پێویستە مسلمانانیش پابەندن پێوەی فەرق و جیاوازەکەی لەگەڵ نوێژی بەیانیا هەر ئەوەی دوو ڕکعاتە بەڵام ڕکعاتی یەکەم لە دوای الله ئەکبەری نوێژ دابەستن حەوت تەکبیرەکەی شێوازی تەکبیرەکردن الله ئەکبەر لە دوای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەو ذیکرە لە نێوان الله ئەکبەرەکان خوێندراوە بەڵام ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەسڵی سنەت پێغەمبەری خوا تەکبیرەی کردووە هیچ ذیکرێکی نەخوێندووە و دەستیشی بەرز نەکردوێتەوە و ئەگەر کەسێکی بکاتەوە گوناهبار نایە بەڵام ئێمە ئەمانەوێ ئەسڵ ینی سنەت کامە سەوابە کامە پێغەمبەری خوا کردوێتی ئەوە ئەنجام بدەین نوێژەکە دوو ڕکعاتە وەکو عازمکردن بەڵام بە پێچەوانەی جومعەوە خۆتبەکان کەوێتە دوای نوێژی جەژن نوێژی جومعە لە پێش وتارە دوای نوێژە بەڵام زۆر جار بۆ نمونە مسلمانان بەدەنگی خوتبە بەدەنگی وتاری وتاربێژ بە خەبەردێن یان بۆ تا خۆیانەوە شۆن و خۆیان پاک و خۆیان ڕاگرن نوێژ تەواو بۆ بە خوتبە ئەگەن ئایا نوێژی جەژن کە فەوتاوە بە جەماعەت قەرەبوو ئەکرێتەوە یان قەزا ئەکرێتەوە کە مسلمان ئەم خێر و پاداشتەی لە کیز نەچێت بێگومان حقیقەتێک هەیە کە ئێمە هەمومانە بێت تامەزرۆی بین چونکە ئەو نوێژە لە ساڵێکە دوو جار ئێمە هەمانە ئەو نوێژە نوێژە بۆیە یعنی مسلمانانە بێ وشیار بن کاتەکەی دیاری کرا بۆ نمونە 10 دقیقە دوای خۆر هەڵاتن نوێژی جەژن نەکرێت مسلمانان حەقەوە بزانن ڕاستە هیداکن مانیەکە بەتابەت دەشەوی ئەخیر لەوەچێ نەخەوت بن هیداک بن خۆی شواجلی وتووەکەم خۆماندووە بەڵام بۆ قەرەبووکردنەوە هەر کەسێک کە نوێژی جەماعەتی جەژنی فەوتا ئەتوانێ بیکاتەوە پێغەمبەری خوا کردوێتی خەڵکی تر سەحابیەکان کردویانە مەجای تێدایە ئەوەش گەورەی ئەو سنەتە ئەو نوێژە دەرەخا بۆیە پێویستە مسلمانان نوێژەکە لە کیچمەسا لە ئێستاە وەکوە زین بۆ منە شعائرەکانی ئیسلام بۆمە کات و کاتی نوێژ و حەج و ڕۆژ و ئەم شتانە بەپێی وەرزەکانە گۆڕێن لە بەرەوەی هەموو ساڵێت دەڕۆژ دێتە پێشەوە لە ئێستاە بۆ منە بانگی بەیانی لە نزیک سەعات 3 بەڵام لە زستانە سێکە دێتەوە بۆ سەعات 5 لە ئێستاە جەناب بۆکەوەی کە بانخوازێکی ئیسلامی بۆی مسلمانان زیاتر بەرچاو ڕوون بن نوێژی جەژنی بەیانی بزەبت لە چ کاتێکە ینی مسلمان مۆبایلەکەی بۆ چ کاتێت تەوقیت کا بۆەوەی لەو کاتا بە خەبەر بێت و کەم فریای خۆشۆرین و خۆگۆڕیم کەوێ پاشان بشتێ بۆ مزگەوت و بۆ نوێژەکەی بە دەقیقی نازانم بەڵام ئەوەی کە ئەو کاتێک کە بڕیار درا جەژن بێ حتممە ئەوەش کە بڵاوکرێتەوە لە توڵی کەناڵەکانە ئەنووسێ ئەگەر مسلمانان هاوڵاتیان متابعی کەناڵەکان بکەن ئەو کاتێک کە بڕیار تا حدێکەوەی من بزانم شوێنێک تا شوێنێک فەرقیە فەرقی هەیە بەمونای شارەکانی کوردستان لەگەڵ شارەکانی خواروە فەرق و جیاوازیی لێرەش بۆ هەولێر چەند دقیق دوای مەغریب اینجا بانگشتانی کردوایە کاتەکەی دیاری ئەکرێ خۆی بەپێی ئەو کاتەکە سەعات نەبووە یا دیاری نەکراوە خۆر کە هەڵهات دوای چەند خولەکێک دوای خۆرهڵاتن نوێژەکرێ ینی بەقەدەر بە ئەندازەی ڕمێک خۆر بەرز بێتەوە ئەو کاتە نوێژی جەژن نوێژی زوحا بەڵێ بەتاکید
سنەت و ئادابەکان مامۆستا هیچ لەو ئادابانە ینی من پێم خۆشە لێرەوە پەیامێک بۆ تەواوی ئەو وتاربێژانەی کە وتاری جەژن ئەخوێننەوە سنەتێک هەیە بەڕاستی حەق ڕەچاوی بکەن ئەویش ئەوەیە وتاری جەژن فەرز نییە کە ئەبێ هەردانیشە بە دیاریەوە سنەتێکی پێغەمبەری خوایە فەرمایشتێکە کە ئەبێ بیڵێنەوە ئەویش ئەوەیە پێغەمبەری خوا فەرموویەتی إنا نخطب فمن أحب أن يجلس فليجلس ومن أحب أن يذهب فليذهب يعني حق وتار بيجكان أو أنيك وتار خوينوا مع مستقان وتار جوجنا خوينوا أم فرمايشتي بيغمبري خوا همكو زندوك النوس نتيجة بيغمبري خوا همكو أوشك كسك احتمال درفتي دانشتين بديار وتاروا يعني مثلا أو مصاي احتمال وتار كيدو دريج يعني شكاوي لهني شو انزناي مصا سداني قبرسان أكره دوايتين سر أول شعب باسي وشكين بۆیە من پێم باشە مامۆستاکان ئەم فەرمایشتی پێغەمبەری خوا بڵێنەوە کێ پێی خۆشە ئێمە وتارە خوێندنەوە کێ پێی خۆشە دابنیشە و لە خزمەتیان کێش دانانیشێ ئازادە بڕواوە نەک کەسێک گەڵسێتەوە و خەڵک سیریکا و بە شتێکی عەجایب و سەر سوڕێن لەبێتە پێش چاو ئەوەیەکی تر لەوانەیەکی تر لە ئادابەکانی جەژن لە دوای نوێژ و لە دوای وتار ئەبێ مسلمانان جەژنە پیرۆزە لەگەڵ یەکتری بکەن بە ڕوویەکی خۆشەوە ئێمە یەک مانگ لە تاقیکردنەوەیکی خواایی داین ئەم تاقیکردنەوە بە سەرکەوتوی کۆتاییمان پێهێناوە بە دەرەجەی نمرەیەکی زۆر بەرزەوە گەیشتونتە قۆناغی کۆتایی ئێستا پێویستی بەوە هەیە کە دڵخۆش بین ڕووخۆش بین لەگەڵ یەکە هەمیشە فاعلی خێر بین لەگەڵ یەکترا ئەمە بەنسبەت ئاداب و سنتەکانەوە کە لە جەژنە پێویستە مسلمانان ڕەچاوی بکەن و ئاگاداری بن و لە بیریان نەچێتەوە بەڵێ جەنابی مامۆستا لە جەژنە طبعاً کۆمەڵێک حاڵات ڕوو ئەدا لەوانە تەوقەکردنی مەسەلەن کچان لەگەڵ کوڕان و خزمان بەگشتی و هەندێک تێکەڵی دروست ئەبێ لەو حاڵەتانەیە بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە چی بکرێ باشە بۆ نمونە بۆ ئەوەی کەسێک ئیحراز نەبێت مەسەلەن دەستی تەوقەی بۆ درێژ ئەکا مەسەلەن ئافرەتێکیان ئەم حاڵەتانە زۆر ڕوو ئەدا لە جەژنە لەم حاڵەتانەیە گەنج چی بکە یاخود نامەحرەم بەگشتی ئەبێت تەسەڕوفی چۆن بکات لەگەڵ بەرامبەر هەندێک شت هەن ئێمە دیارە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە هەموو هەوڵ و کۆشتێکمان هەموو تاعەت و بەندایەتیمان بۆ ڕەزامەندی خوایە ئەبێ خوای پەروەردگار چیمان پێ فەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام چی پێوتین ئاوا بکەین بۆ ئێمە مەسەلەن بەهۆی کردەوەیەکەوە هەموو ئەو تاعەت و عیبادەتانەمان بشۆینەوە لە کاتێکدا زۆر تەبیعی و ئاسایی ئەگەر کەسێک لە شوێنێکە پیاوێک ئافرەتێک دەستبێنێ یان ئەگەر ئافرەتێک پیاوێک دەستبێنێ زۆر ئاسایی دەست بێڕێتەوە لەبەرخوا تەبیعی ئەگەر لە لۆمەی خەڵکیش سەڵ نەکا زۆر تەبیعیە بۆ یەکێک لەو شتانێک کە بەداخەوە لە مجتەمع و کۆمەلگای ئێمەدا تا ئێستاش هەرباوە و لە هەندێک شوێن ئەڵبەت ئەو تەوقەکردنە لە جەژنەکانە هەیە من ڕۆکەمە خوشکانی بەڕێز ڕۆکەمە برایانی بەڕێز بە تایبەت لە مانگی ڕەمەزانە ئەو خوشکە بەڕێزانی کە لە چکیان کردووە کە خوای گەورەی یارمەتییاون باڵاپۆش بوون گەڕاونەتەوە با بەهۆی تەوەکردنیەکەوە بەهۆی مەسەلەن لابردنی سەرپۆشێکیانەوە ئەو هەموو تاعەت و عیبادەتە و باداشتە گەورەی کە کۆیان کردوتەوە لە بەفێڕۆی نەدەن ئەوە بێگومان حرامە و نەهی لێکراوە تەوقەکردن پێویستە مسلمانان زۆر وریای بن یەکێکتر لەوانە کە هەر بە هەمان شەوە ئینسان تووشی گونا و هەڵە و تاوانە بێ ئیسرافکردنە ئیسرافی زیادە بۆ نمونە ماڵێک بە کیلۆیەک گۆشت ئیشی ئەڕوا یعنی گونا حتو 3 کیلۆ گۆشت بێتە شلەیەکەوە کە بە کیلۆیەک ئیشتەڕوا ئەو 2 کیلۆیەتە با دوو ماڵی فەقیر بێ بەسەر بکەیتەوە لە جلوبەرگا لە هەموو حتا لە گەڕانە لە سەردانەکانە بەداخەوە ئێستش هەندێک لە گەڕەکانی لە شارەکانە هەندێک شت بەدیەکرێت کە ناخۆشە بەلامانەوە کە ئەویش سەردانە کۆمەڵایەتەکان هەر لە بە دەرگا چاوەڕێکا چکرێتەکەی بۆ بێنێ کە ئەمەش جوان نییە ئەمە بەڕاستی حەق مسلمانان زۆر یابن لەوەشە زۆر باشە مامۆستا ئێمە هەر باسی ئادابەکانی جەژن نەکەین و باسی ئەو حاڵەتانە ئەەکەین کە پێویستە لە جەژنا بکرێت کەسێک لە ڕەمەزانە ماندوو بووە و شەو نەخەوتووە مەسەلەن هەر ئێستا ئەم شەو خۆی بۆ خۆی کەسەکە ماندووە و تا خۆی ئامادە ئەکا و ماڵ ڕێگە خاو بە تایبەت خوشکانی بەڕێز و ئافرەتان و دایکانمان بەیانی لە دوای ئەوەی کە جەژن ئەکرێ دەست دەکەن بە خەوتن کۆمەڵێک هەیە ئەخەون تا مەسەلەن دوای بانگی عەسر و نزیکی بانگی مەغریب وانە خەبەریان ئەبێتەوە ئەمەش لەبەر شەکاتی و ماندووبوونی ئیش و کردنیان ئەمە هیچ حاڵەتێکی بڵین غێرە شەرعیتیا دروست ئەبێ لەم حاڵەتەیە یاخود مولزەمە دابنیشن و پێشوازی لە میوان بکەن و سەردانی خەڵک بکەن وەکو ئەوەی کە گوناهبار بن بە مەرجە نوێژەکانیان نەڕوا گوناهبار نابن
نوێژەکانیان نەڕەوە مثلا کەسێک گەر بۆ جەنابە دەفەرمووی هیلاک و شەکەت و ماندووە خەوی لێکەوێ بەڵام بۆ عەسر خەبەری بێتە نوێژەکەی نیوەڕێ بڕوا بەیانی نەڕۆشت بێ بۆ نوێژی جێژن ڕەنگە نوێژی بەیانیشی ڕۆشت بێ ئەمە خراپە ئێمە لە قوتابخانەی ڕەمەزانە فێری ئەوە بووین کە ئەبێ بەرگەی ناڕەحەتیەکان بگرین ئەبێ وردەوەدە لەگەڵ دروف و کاتەکانە ناکرێت یەکەم ڕۆژی دوای ڕەمەزان ناکرێت بڕێتەوە دۆخی جاران ئەبێ بەڕاستی ئێمە فەرق و جیاوازی ئێمە لە دوای ڕەمەزان وردە ئاسەواری ئەو ماندوو بوون و ڕۆژ و نوێژ و تەراویحی ڕەمەزان پێمان و دیار بێ جا هەر لە یەکەم ڕۆژ دەستکەین بە خەوتن بۆ تا ئێوارە و نوێژەکانمان بڕوا و تێکەڵی خەڵک نەکەین یەکێک لەو شتانێک کە گرنگە کە دوای دێنە سەری پەیوەندی کۆمەڵایەتیەکانە جا تۆ بخەوی تا ئێوارە ڕۆژی یەکەمی جەژن بڕوا وردەوە دەجۆژین کاڵە بێتەوە بەتابەت ڕەمەزان یەک ڕۆژە جەژن باش یەکێکترا بۆ پێم خۆش بە ئیشارەی پێ بکەم لەوانە کە بەتایبەت بۆ خوشکان من لێرەوە ڕایەگەێنم کە هەموو کەسێک کەسی ئەمرێ و لە برا و لە دایک و لە باوک و لە خزمی نزیک لە ڕەمەزانە ئێستا زۆرێک لە ماڵەکان خەڵکی لێ مردووە لە ڕۆژی جەژنە سەردانکردنی قەبرستان بە هیچ شێوەیەک ڕێگەی پێ نەدراوە نەهی لێکراوە پێغەمبەری خوا فەرمێ بڕۆن سەردانی قەبرەکان بکەن سەردانی مردووەکان بکەن بۆ ئەوی قیامەتتان بکرێتەوە بەڵام تایبەتکردنی بە ڕۆژی جەژنەوە یان بە ڕۆژی جومعەوە نەهی لێکراوە زۆر باشە تەنای ماسا من پرسیاریشکەم ماوە پەیوەندی بە سلێ ڕەحمەوە هەیە سلێ ڕەحم بە دیوێکی تر بەو دیوەی کە ئێستا ئێمە هێشتا جەژن نەهاتووە مەسەلەن کۆمەڵک نامەی سۆشیال میدیا و مەسەلەن فەیسبوک و ڤایبەر و لە کۆمەڵە ڕێگاوە نامەمان بۆ دێ ئەم نامانە جەنابەت پێت باشە وەکو بانخوازێک هەندێک نامی تیا دواتر ئەڵە مەسەلەن ئەگەر نەینێری بۆ ئەوە نەکەسە ئەوە خەبەرێکی ناخۆش ئەبیستی یاخود ئەگەر بینێری بۆ ئەوە نەکەسە جەژنەکەت بەخێ تەواو ئەبێ و خەبەرێکی خۆش ئەبیستی وە کۆمەڵە حاڵەت لەم بابەتە ئێمە وەکو موسڵمان ئەبێ بەڕاستی لە هەموو شتەکانە بگەڕێنەوە بۆ قورئان و بۆ فەرمایشتی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام کە سەیری قورئانەکەین سەیری فەرمایشتی پێغەمبەری خواکەین لە هیچ شتێکە ئەو شتانە بۆنیان نییە و خوڕافیاتە و خەڵک هەر خۆی پێوەگرتووە و نەخێرنەوەڵا هیچ شتێکی ژڕوو نادا و جەژنیش هەر جەژنی مسلمانان جەژنی خێر و خۆشیە و بینێری و نینەری هەر بۆ شێوازەیە بەڵام ئەوە احتیمالە بۆ تەشجیعکردن مێکە تۆ زۆرترین خەڵک بەسەر بکەیتەوە بە جەژنە پیرۆزە گوڵێک بنێرە جەژنی پیرۆزەی لێ بکە لە ڕێی مۆبایل و مەسنجەرەوە بە هەر شێوازە لە شێوازەکان بە نامی مۆبایل یان لە ڕێی مەسنجەر یا هەر نامی مۆبایل ئەکرێ خەڵکی زۆر بەسەر بکەیتەوە بەڵام وەک ئەوەی کە گوناهبارە بینێنێری شتی وان نیە وە خورافیاتە و بەداخەوە خۆشمان بەرچاومان نەکەوێت لە فەیسبوک و لە تەڕ کۆمەڵایەتەکانە زۆر بەرچاومان نەکەوێت زۆر باش مامۆستا وەگەزانین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ خوای گەورە پێی خۆشە نیعمەت و بەخشەکانی بە بەندەکانی ئەو ببینێ ینی ئەوە یەکێکە لە سوپاسگوزاریەکانی بەندەش بۆ خوا جەژنی یەکێکە لەو نیعمەتانی کە بوون ئاسەواری بەخش و نیعمەتی خوا بە ئێمەوە دەرەکەوێت هەر لە خواردن و جلوبەرگ و بۆنی خۆش و تەنانەت شێوازی ستایلی جلوبەرگیشمان چۆن ئێمە لە بەرامبەر ئەم نیعمەتەی خوای گەورەدا سوپاسگوزارین جارە هەر چۆن سەرەتا وا لە خۆمان بگەێنین ئەو هەستە لای خۆمان دروستکەین کە جەژن کاتێک نییە هەر بۆ بەکات بەفیڕۆدان بەڵکو یەکێکە لە نیعمەتەکانی خوای گەورە وە چۆن سوپاسگوزارێکی ڕاستەقینە بین بەرامبەر ئەم نیعمەتە کە خوای گەورە پێی بەخشیوین جەژن نیعمەتێکە لە نیعمەتەکانی خوا کە خوای گەورە فراهەمی هێناوە بۆ ئیمانداران بۆ مسلمانان وەکو عەرزم کرد لە دوای تەواوبوونی فەردێک بۆ دڵخۆشی مسلمانان خوای گەورە جەژنی داناوە ئەم شکری نیعمەت خوای سبحانه وتعالى فەرمێن لئین شەکەرتم لئەزیدەنەکم ئەگەر ئێوە شکر و سپاسی خوا بکەن لەسەر نیعمەتەکانتان بۆ زیادە بێ کێ پێی خۆش نەبێ کە هەمیشە نیعمەتی خوای بەسەرا بڕێژێ هەمومان پێمان خۆشە بۆیە مادام پێمان خۆشە بەردەوام بێبەش نەبێت لە نیعمەتەکانی خوا بێ هەمیشە شکر و سپاسی خوا بکەین شکریش بەڕاستی ئەبێ ئەوەی کە علمی پێیە شکری علم چییە نەشرکردن و گەیاندنی و علمەیە ئەوەی کە ماڵ و سەرۆسامانی هەیە شکر و سپاسی خوا لەسەر ئەو نیعمەتە بەسەرکردنەوەی فەقیر و هەژارانە و هەر بە جۆرێک لە جۆرەکانی تر هەر نیعمەتە لە نیعمەتەکانە بێ پێتەوە دیار بێ پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام لە یەکێک لە فەرمایشتەکانیان فەرمێ سێ شتم لە دنیا زۆر خۆشەوێ یەکێکیان لیسان ذاکر دووەمیان وەقەلب شاکر سێهەمیان وەجسم عەلە البەلاء صابر زمانێک کە پاراو بێ بە زیکر و یادی خوا ئەمە لای پێغەمبەری خوا زۆر خۆشەویستە دووەمیان دڵێک کە جێگای شکر و سپاسی خوای پەروەردگاری تیا بوو بێتەوە هەمیشە شکرانە بژێری نیعمەتەکانی خوا بین بە دڵ
بەدڵ تەسلیمی خوای پروردگار بین خوای پروردگارەگەت تۆ ئەم نیعمەتە نەنێری لە هیچ شوێنێکەوە بۆمان نایە وإن تعدوا نعمة الله لا تحصوها نعمەتەکانی خوش دەژمارە نایەن و یەکێک لەوانە کە پێغەمبەری خوا پێی خۆشە جسم و لاشەیەکی خۆشەوێت کە بەرگەی مەحنەت و بەڵاو تاقیکردنەوە بگرێ و سەبری هەبێ پێغەمبەر داود قولێکی زۆر جوانی هەیە فەرمێ یا ئیلاهی لو أن لكل شعرة مني لسانين يسبحانك الليل والنهار ما قضيا نعمة من نعمك أفرمي أي پروردگار أي خواي مهربان ئەگەر هەر یەکێک لە ئێمە هەرچی تاڵەمویەک بە جسم و لاشەمانەوە هەیە هەر تاڵەمویەک دوو زمانی هەبێ ئەم دوو زمانە بە شەو و بە ڕۆژ یوسەبحانک اللەیل والنهار تەسبیحاتی تۆ بکەن سپاسی تۆ بکەن لەسەر نیعمەتەکان ما قەضەیا نعمەة من نعمك هیچ کاتێک ناتوانن بە ئەندازەی نیعمەتێک لە نیعمەتەکان کە تۆ پێت بەخشیون قەرەبووی بکەنەوە عالمێکیشە فەرمێ ئەگەر تەواوی تەمەنی خۆت لە سەجدابی لە کڕنوشاوی بۆ خوای پروردگار لە بەرامبەر نیعمەتە لە نیعمەتەکانی خوا قەرەبووی چاوێک ناکەیتەوە کاتێک کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە شەو نوێژە ئەوەندە بپێوە ئەوەستا هەتا قاچی مبارەکی تلۆقیان نەکرد پێیان وەدەی پێغەمبەری خوا خوای پروردگار لە ئەوڵ و ئاخری تۆ خۆش بووە بۆ ئەوەندە خۆ دیراوەکەی ئەی فەرموو ئەفەلا ئەکوونە عەبدەن شەکوورا ئایا بەندەیەکی سوپاسگوزار نەبم بۆ خوای پروردگار لە باسی پێغەمبەر ئیبراهیم فەرمێ وەشاکرا لئەنعومه لە باسی پێغەمبەر داوود فەرمێ اعملوا آل داود شكرا وقليل من عبادي الشكور ئەمانە هەموو بەڵگن لەسەرەوەی کە ئێمە وەکو مسلمان بۆی نیعمەتەکانی خوای پروردگار بەردەوام بن دابارێن بۆمان چ لە زەویەوە چ لە ئاسمانەوە ئەوە بەردەوام سپاسگوزاری ڕاستەقینە لە جەژندا لە چیا بەرجەستە بێ ئێمە بۆ منە لە جەژنە خاوەنی ئۆتۆمبیلین خاوەنی شیرینی و خواردنی خۆشین خاوەنی جلوبەرگ و بۆنی گرانبەهاین بۆ منە لە جەژندا ئێمە چۆن بتوانین سپاسگوزاری ڕاستەقینە بین بۆ ئەو نیعمەت و بەخشانەی خوای گەورە هەر نیعمەتێک کە خوا پێی داوین وەکو عەرزم کردن ئەبێ ئەو نیعمەتە ئاسار و شوێنەواری پێمانەوە دیار بێت ئەگەر ماڵ و سەرود سەمان تێ لە ڕۆژی جەژنە باشترین سەدەقە لە دوای ڕەمەزان لە جەژنە خێر و پاداشتی زۆرە خەڵکی فەقیر و هەژار بەسەر بکەرەوە ئەگەر وەکو خۆی شارەت پێکرد کەسێک ئەلحەمدوللا ئەوە لە زۆربەی لە شارەکانە زۆر جار بەدی ئەکرێت کابرا تەکسی پێ بەڵام ئەو ڕۆژە فی سەبیل الله ئەڵێ کۆمەڵی خەڵکی پێ ئەگوازمەوە بەبێ بەرامبەر کە ئەوەش صفاتێکی جوانە لە ناو خەڵکە بەرجەسە بێ و ڕنگ بداتەوە و هەر نیعمەتە لە نیعمەتەکانی تر ئینسان ئەگەر بتوانێت چ لە خۆیەوە چ لە دەوروبەریە ڕنگ بداتەوە بتوانێت سوود و کەڵکی بۆ دەوروبەری هەبێ بتوانێت فەرەح و خۆشی بخاتە دڵی خەڵکەوە کەسێک کێشەیەکی بڕوا بەدەمیەوە بڕوا سەردانی بکات لە نزیکەوە لە کێشەکانی بکۆڵێتەوە بەشێک لە خەمەکانی کەم کاتەوە ئەمەش بەشێکە لەو شکر و سوپاسی کە پێویستە بیکەین هەڵوەستە لەسەر ئەو قسەی جەنابەت بکەم دوێنێش باسی ئەوەت کردوتت کەسێک بێوێ خێر بکات دەتوانێت بچێت لە مارکێتێکە حیساباتی مەسەلەن کەسێک بزانێت لەو گەڕەکەیە کە فەقیرترین کەس کێ و چەند قەرزار دەتوانێت بیاتەوە ئەمە خۆی لە خۆیان زۆر زۆر مهمە و ئەو مۆزوعی سایق تەکسی کە باست کرد بۆ نمونە یعنی ئەویش دەتوانێت ئێستا ئێمە لە زۆر ڕێگەوە توانین مەسەلەن خێر و چاکە ئەنجام بین بۆ نمونە 25,000 دینار بدرێ بەت بنزینی سیارێک لە بەیانیەوە تا ئێوارە ئەم سیارێ بگەڕێ ئەم تەکسیە نەفرێک بە بەلاش بگوازێتەوە کە بزانێ مەسەلەن بۆ تەکسی وەستاوە و ممکنە نەیبێ و کەم دەرامەت بێ و بە تایبەت ئەو گەڕەکانی کە دیارن کە گەڕێکی فەقیر زۆرە مەسەلەن لە شوێنەکانە ئەزانرێک ئەم گەڕەکە فەقیر تیانشتە جێیە چێ لەو گەڕەکانیان مەسەلەن بگەڕێ و بسوڕێتەوە بتوانێت خەڵک بگوازێتەوە مە خۆی بۆ خۆی پێم وا بێ گەورەترین خێرە و لە جەژنێکی شاکە خەڵک دایم چاوی لە خێر و لە پیرۆزکردنی ئەو ڕۆژە هەیە بە تایبەت لە ئەم ڕۆژان کە ئێمە بمانەوە نەمانەوێ ئەم هەرێمە ئێمە تووشی قەیرانێک هاتوین خەڵکی فەقیر و هەژار زۆر زۆرە لێرەوە ئێمە دەستخۆشی و سپاسی هەر کەسێکەکەین کە بەدەم هەژارێکەوە بڕوا بە هەر جۆرێک لە جۆرەکان چ تەکسی پێ بەدەمیەوە بڕوا چ ئەگەر خوا ماڵێکی پێداوە ماڵەکە بتوانێت خەڵکی فەقیری پێ بەسەر بکاتەوە بە جۆرێک لە جۆرەکان بەدەم خەڵکەوە بێ ئەمە زیندووکردنەوەی ئەم سیفاتە جوانانە ئەبێ بەڕاستی لە جەژنە تۆخ بکرێنەوە ئەبێ لە جەژنە ڕنگدانەوەیان زیاتر بێت لە ناو خەڵکە بەڵێ مامۆستا باسی ڕحم و بەزەیی خوای گەورە بکەین لە جەژندا ڕەحم و بەزەیی خوای گەورە بۆ بەندەکانی بۆ منە دوای تەوابوونی مانگێک لە ناڕەحەتی و برسێتی و تینوێتی ڕەحم و بەزەیی خوای گەورە دەست پێ ئەکات چۆن باسی ڕەحم و بەزەیی خوای گەورە دەکەی لە جەژنەکەدا بێگومان ڕەحمی خوای پروردگار ئەوەندە فراوانە بە هیچ مقارنە ناکرێت ورحمتي وسعت كل شيء فسأكتبها للذين يتقون ويؤتون الزكاة
وهو الذين هم بآياتنا يؤمنون. خواه سبحانه وتعالى فرمي الرحم وسوز وبزي ومهرباني من لها مشتك زياتره لها مشتك زياتره بوچه نسراوه اواني كأهلي تقوان اواني خويا پارێزن لە گوناه و هەڵەوتاوان ئەوانەی کە سنوورەکانی خوا نابەزێن ئەوانەی کە شەرم لە خوای پەروەردگارەکەن لە کاتی ئەنجامدانی تاوانە ئەوانەی ترسی خوا لە دڵیان جێی بۆتەوە ئەم ڕەحم و سۆز و بەزەیەی خوا بۆ ئەوانە و پاشان بۆ کەسانێک کە ئاهلی زەکاتن زەکات لەگەڵ دوێژ و ڕۆژوو هیچ فەرق و جیاوازێکی نییە بۆیە کە ئەوانەش کە زەکاتی ماڵەکانیان دەدەن کە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام فەرمێ هیچ ماڵێک بە زەکات و سەدەقە کەم ناکە خذ من أموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها أما بۆ پاکردنەوەی دڵ و دەروونە زەکات و بۆ پاکردنەوەی ماڵەکەشە زۆر باشە و ئەمە نووسراوە بۆ ئەوان ئەم ڕەحم و سۆز و بەزەیەی خوا و بۆ ئەوانش کە باوەڕیان بە ئاەتەکانی قورئانە پێغەمبەر عليه الصلاة والسلام فەرمایشتێکی جوانی هەیە کە ئیمامی مسلم ڕیوایەتێکە فەرمێ أهل الجنة ثلاثة أهلی بەهەشت سێ جۆر لە ئینسانەکان یەکەمیان ذو سلطان مقسط متصدق موفق کەسێک کاربەدەستێک کە دادگەرە و لەگەڵەوەشە ئەبەخشێ و زۆر سەرکەوتوشە لە کارەکەیە سەرکەوتووە دادگەرە موفقە لە کارەکەیە خەڵک لێی ڕازیە و بە دادگەری ئیشەکە و لەگەڵەوەشە ئەبەخشێ ئەمە پێغەمبەری خوا فەرمی ئەهلی بەهەشتە دووەمیان رجل رحيم رقيق القلب لكل ذي قربى ومسلم پیاوێکی دڵنەرم و بە بەزەیی بەرامبەر بە خزم و کەسەکانی و بەرامبەر بە تێکڕای مسلمانان بەرامبەر بە تێکڕای خەڵکی نەک بە تەنها مرۆڤەکان پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام ڕەحم و سۆز و بەزەیی بەرامبەر بە ئاژەڵەکانیشە بووە ئەوە تا مناڵی جوولەکەی بەسەر کردوێتەوە کە نەخۆش بووە وشترێک دێتە خزمەتی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام شکات لە خاوەنەکەیەکە پێغەمبەری خوا فەرمێ من صاحب هذا الجمل کابرا وشتەکەی دانا بوو خۆی ڕۆشت بوو بەرەو ئیشێ بکە بە دوای ئیشەکە دوای کاتێککە پێغەمبەری خوا فەرمی من صاحب هذا الجمل کەس نەبوو جواب باتەوە دوای کە هاتەوەتی پێغەمبەری خوا من خاوەنی وشترە بووم فەرمووی ئەم وشترە هاتووە شکاتی تۆی کردووە یعنی پێغەمبەری خوا بەزەیی بە وشترێکە هاتوێتەوە سێهەمیشان ئەوە دووەمیان بوو سێمیانەوە کە ئینسان هەمیشە بە ڕەحم و بە بەزەیی بێ لەگەڵ تێکڕای مرۆڤەکانە بە مسلمان و بە کافرەوە ئەبێ ئێمە بەڕاستی خەمی قیامەتی خەڵک بخۆین کەسێک کە کردەوەیکی ناشرینی هەیە ڕقمان لەکردەوەکەیەتی خۆ ڕقمان لە خۆی نییە ئینسان وەکو ئینسان ڕێزدارە لای خوا وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم بەڵێ جوان مامۆستا گیان هەمومان ئەزانین ئێمە مانگی ڕەمەزان مانگی ڕۆژووە و مانگی تاعەتە و مانگی عیبادەتە و لەخوا نزیک بوونەوەیە و شەو نوێژە و تەراویحە و کۆمەڵی ئەم عیباداتانەی تایە دوای ڕەمەزانیش ئەم عیباداتانە تا ئەندازەیە کەمە بێتەوە بەڵام ئەوەی کە جێ خۆشحاڵیە مەسەلەن پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی کە من صام رمضان ثم أتبعه 6 من شوال كان كصيام الدهر كله أتا صالك بهموي بالرجوع بوا رجوي مانجي شوال كبيرين شاشلان لكي ودستي في أكا وكي كوتايدت و أو الرجو رج كانت شين كوال إنسان أكا بتواني الرجوي شاشلان بأسانترين شوا بقريت إما كومالك الرجوي سنتمان هي یەکێک لەوانە شەشەڵانە یەکێک لەوانە دووشەمە و پێنجشەمەیە یەکێک لەوانە ڕۆژووی عەرەفەیە یەکێک لەوانە تاسوعا و عاشورایە یەکێک لەوانە سێ ڕۆژی هەرمانیەکی عەرەبی 14 و 15 مانگ ئەیام البەیض ئەمانە سنەتن سنەتی شەشەڵان ئەسڵ وایە سنەت وایە کە ئێمە ئەڵێن ئەسڵ وایە ینی پێغەمبەری خوا وایە کردووە سنەت وایە کە لە دوای یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزان دەست پێ بکە وا باشترە بەسەر یەکەوە بەڵام کە حەدیسەکە فەرمێ 6 من شەوال عولەمایان ئەفەرموون 6 ڕۆژ لە مانگی شەشەڵان ئیتر گرنگ نییە لە هەر ڕۆژی قایدگرێ با ئەگەر کەسێک بۆی نەکرا لە ڕۆژی یەکەمی دوای جەژنەوە بە ڕۆژوو بێ ئیتر وا نەزانێ گەر لە ڕۆژەکانی ترا بە ڕۆژوو بێ و نابێ قوبوڵ نییە لە هەر ڕۆژ لە ڕۆژەکانی مانگی شەشەڵانە تۆ بتوانێت بە ڕۆژوو بی وەکو فەرمایشتەی پێغەمبەری خوا من صام رمضان اینجا دوایەوە 6 من شوال ئەوە فكأنما صام الدهر دووشەمە پێنجشەمەش بێ باشترە ینی هەم دوو سنەتی وەکوڵێ تا ڕادێ هەر شەشەڵانەکەی بۆ نووسێ بەڵامی تر ئەگەر لەوە شایە باشترە چونکە دووشەمە و پێنجشەمە عملی ئینسان بەرز دەبێتەوە زۆر باش مامەستا یەکێک لە حیکمەتەکانی جەژن بریتە لە لێبوردەیی و
عفو و تەسامح ئاشتبوونەوەی مرۆڤەکان پاکردنەوەی دڵ و دەروون لەم هەموو ئازار و نازام دڵپیسی و یەکتر قبول نەکردن و بغز و قینەی کە بەرامبەر بە یەکتر دروستمان کردووە لە پای هیچی یانە لەبەر خاتری خوای گەورەیان لەوەچە لەبەر میراتێک بێ لەوەچە لەبەر حیزبایەتیەک بێ کە هیچ کاتێ ئەمانە لای خوای گەورە پەسەند نین کە خوشک و برا بوونە لەسەر میراتێک یان بوونە لەسەر دراوسێ لەسەر مناڵێک یەکتر ببۆزێنن چۆن جەژن بکەینە وێستگەیەک بۆ ئەوەی عفو و تەسامح و لێبوردەیی تایە زیندوو بێ باشترین فرسەتێک کە لە جەژنا ئێمە بتوانین بیقۆزینەوە فرسەتێکە بۆ ئاشتبوونەوەی دڵەکان بۆ ئاشتبوونەوەی کەسەکان لەگەڵ یەکترا کەسێکە مەسەرەن لەسەر شتێکی بەسیط لەسەر بستێ زەوی لەسەر مەسەن قسەیەک کە ڕەنگە بۆ شێوازژنەوەی بەڵام کەسێک لە نێوانە قسەیەکی هێناوێ بردوێتی ئەم ناکوچێت دروست بوو بێ فرسەتێکی باشە لە ڕۆژی جەژنا ئێمە لێبوردنمان هەبێ و لێبوردنیش عفو یانێکی ئەوەیە کە ئینسان بتوانێت زەرەرێک بگەێنێ بەڵام لە پێناوی خوا نایگەێنێ ئەو زەرەرە ناگەێنێ لە بینی خۆی خوا وازی دێنێ خوای پەروەردگارە فەرمێ خذ العفو وأمر بالعرف وأعرض عن الجاهلين إمام قرطبي رحمة الله عليه لتفسير أما آياتا أفرمي دخل فيه صلة القاطعين والعفو عن المذنبين والرق بالمؤمنين يعني فرمي صلة الأرحام وتقوى الله في الحلال والحرام يعني فرمي الحظ على التعلق بالعلم والإعراض عن الظلم أفرمي إنسان مسلمان أبي بيونديكم الله كان بتوب كاتوا أو عرفاني كهن عرفي جوان جێبەجێیان کە وە لە نێوانیشاندا هەوڵدا بەردەوام تەقوای خۆی پرزگار کە لە حەڵاڵ و حرامەکان بتوانێت خۆی لە حرامەکان بپارێزێت لە حەڵاڵەکان خۆی بکاتەوە و بەتایبەت لە ڕۆژانی جەژنا چاوی بپارێزەوە غەض الأبصار و هەروەها هەوڵی بەدەستهێنانی علم و زانست و زانیاری بدا لەوەی کە ئەفەرمێ وأعرض عن الجاهلين لەگەڵ جاهلان نەبێ جاهل بەرامبەرەکەی چییە علمە مقابلی جاهل علمە کەسێک کە علمی نەبوو کەواتە جاهلە بۆیە بەڕاستی بێ مسلمان لەوەش خۆی پارێزێ و بۆ عفو لێبوردنیش ئێمە بێ بگەڕێنەوە بۆ سیرە و ژیان و بەسەرهاتی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام پێغەمبەری خوا کۆمەڵێک عفو لێبوردنی بەرامبەر بە ئینسانەکان هەیە لە کاتێکدا کە ئەشیتوانی تۆڵە بسێنێتەوە بەڵام پێغەمبەری خوا عفو هەڵبژاردە بۆی بێتە دەرس و پند و ئامۆژگاری بۆ ئێمە چاوی لێ بکەین یەکێک لەوانە پیاوێکی یەهودی سیحر لە پێغەمبەری خواکە سیحرەکەشی ئاشکرا بێ بەڵام پێغەمبەری خوا لێی خۆشە بێت ئافرەتێکی یەهودی لە دوای غەزای خەیبەر ژەهر خواردویەکە داوەتیەکە و حیوانێکی بۆ سرە بڕێ و ژەهری پێوەکە بەڵام پێغەمبەری خوا لە بەرامبەریان لێی خۆشە بێت یان دیلەکانی بەدر یان ئەوەی کە حاتەبی کوڕی ئەو بەڵتەعە کە لە کاتی فەتحی مەکە نامەیەک ئەنووسێ خوای پەروەردگار ئەگەداری ئەکاتەوە خۆڕەنگ حاتەب نیەتی خراپ نەبوو بێ بەڵام بەڕۆشتنی ئەم نامەیە کەشفی مسلمانان سڕی نهێنیەکانی پێغەمبەر و هاوڵان ئاشکرا بوو بۆیان بۆیە پێغەمبەری خوا لێی خۆش بوو ئیمامی عەفوما تەواوی ئیمامی عومەر فەرمووی ئەی پێغەمبەری خوا با لەگردنی بدەم لەبەرەوە منافقان پێغەمبەری خوا فەرمووی نە لەبەرەوە بەشداری غەزای بەدری کردووە یعنی ئەوەی کە بەشداری بەدری کرد لای پێغەمبەری خوا زۆر بەڕێز زۆر باش مامۆستا وەک گەزانین لە جەژندا یان لە کۆتا ڕۆژەکانی مانگی پیرۆزی ڕەمەزاندا ئیسلامی پیرۆز و پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم هەژارانیان لەبیر نەکردووە ئیسلام هەمیشە هەژار دۆز بووە پێی خۆش بووە ئەو جیاوازیە پڕ لە ستەمەی کە بە ناوی سیستەمی چینایەتیەوە دروست بووە لە نێوان دەوڵەمەند و هەژاران نەمێنێ شتێکمان هەیە پێی دەگوتێ زەکاتی فیتریان بۆ من سەرفیترە لە کۆمەڵگەی کوردەواریە کە ئەمەش بۆ بوژانەوەی هەژارانە بۆ دڵخۆشکردنیانە بۆ ڕازاندنەوەی سفرە و پۆشاکەکانیانە لە جەژنا بۆی ئەوانیش هیچ نەبێ ساتێک دڵخۆش بنیان بۆن بەشدار بن لە خۆشیەکانی جەژن باسێکی زەکاتی فیترمان بۆ بکەی بزانین بە کێ شیاوە بدرێ و بڕەکەی چەندەوە تا چەند چ کاتێ دروستە ئەم زەکاتە بدرێ بە هەژار و بە فەقیرەکان ئەوەشی قسەی زۆر لەسەر کراوە قەزەی خواردن و پارەکەیە ئەوشمان بۆ زەکاتی فیتر کە ئێمە خۆمان پێڵێن سەرفیترە ئەمەش هەر بە هەمان شێوە نیعمەتێکی خوای پەروەردگارە حکمەتەکەی چییە؟ حکمەتەکەی ئەوەیە کە ئینسان لە مانگی ڕەمەزانە تووشی غەیبە دەبی تووشی نەزەرەبی هەندێک گوناه کە خومان پێوە گرتووە خوای پەروەردگار ئەم زەکاتی فترە ئەم سەرفیترەیەی واجب کردووە لەسەر مسلمانان لەسەر ئینسانەکان بۆ ئەوەی پاک ببنەوە بە تەواوی بۆ ئەوەی بە تەواوی پاک ببنەوە زەکاتی فتر چییە؟ قدر معين من المال يجب إخراجه عند غروب الشمس آخر يوم من رمضان
ئەمە ئەسڵەکەی وایە قەدەرێکی دیاری کراوە ئەندازەیەکە کە دوای باسیەکەن چەندە خوای پروردگار لە ساڵی دووەمی کۆچیە فەرزی کردووە هەر لەو ساڵەشە کە ڕەمەزان فەرز کراوە لە دوای فەرزکردنی ڕۆژوو مانگی ڕەمەزان ئەویش فەرز کراوە بڕەکەی چەنە صاعا من تمر أو صاعا من شعير لسر همو بنديك لسر همو عبدك بابرين لسر كسي آزاد لسر بياو لسر آفراد طواوي مسلمانان كإمام بخاري رواياتي كدوة واجبة صاعتش أوي كإست دياري كراوة 2 كيلو 400 غرامة بالنسبة دوي آية بارا أتواني بدي لباتي خوراك جاننا أو خوراكيك أو سادراوة أو خرما دراوة ميوج دراوة بون من قل موجود دراوة بەڵام ئەمڕۆ علەمای معاصر علەمایانی سەردەم هاتوون مقارنەیان کردووە ئەگەر کەسێک مەسەلەن بۆ نمونە بێوەژنێک کۆمەڵێکەتی بەسەرا کەوتووە تۆ ئەگەر 2 کیلۆ خرمای بۆ بەری ئەویتر 4 کیلۆ برنجی بۆ بە ئەویتر مەسەلەن مێوەژی بۆ بە یعنی چی لێ بکامە هەموو شتە بەڵام ئەگەر بیت پارەکەی بدەیت یا بە جلو بەرگ بۆ مناڵەکانی یا بە گۆشت بۆ مناڵەکانی یا بە برنجی باش بۆ مناڵەکانی لەبەرەوە ڕێگەی پێدراوە علەمای معاصر فتوایان لەسەر داوە ئیمامی ئەبوو حەنیفەش بە هەمان شێوە بەڵێ ئەوە بە نسبەت زەکاتی فیترەوە زۆر سپاس دەکەین وا دیارە کاتی بەرنامەکەمان تەوا بوو ئێستا بەتەواو بوو دەوڵەگەرم خۆی گەورە پاداشتی بەخێر ئینشاءالله ڕۆژ و تاعات و عیبادەتیتان قبوڵ بێت خۆ ئێمە بڕیار بوو نەک بڕیاریش بوو هەر ئێمە بەرنامەکەمان 2 ساعت بوو بەڵام ئەمڕۆ بە حکمەوەی پێشبڕچەی قورئانەکەمان نەماوە هەر بۆ ماوەی 1 ساعت توانیمان لە خزمەتی بەڕێست و بینەرانی خۆشەویستی شابین کاک ریاضەگەر تێبینیەکردنەوە من زۆر سپاسی بەڕێز دەکەم و ڕێز سڵاومانەیە بۆ تاوای بینەران و مێ دەکەین جەژنیان پیرۆز بێ و گەردنمان ئازاکەن و جەژنەکەیان بە خێر و خۆشی بەسرا تێپەڕ وەڵام منش لە کۆتاییە دووبارە و چەند بارە پیرۆزبایی جەژن لە جەنابتان و ئوستافە بەڕێزە و تەواوی مسلمانان و بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیامەکەم تەمەناکەم توانی بێتمان سوودێکمان مسلمانان گەیان دەبێت پەروەردگار لە ئێمەش و لە هەموو لایەکیش وەرگێ خۆشحاڵم لە خزمەتانە بووم ئێوەش دەستان خۆش بێ و سەرکەوتوو بن زۆر سپاس بۆ جەنابیشت جەنابی مامۆستاوریا بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتا ئەڵقەی بەرنامەی گوڵزاری ڕەمەزان بە ئومێدی ئەوەی لە وەرزەکانی داهاتوودا و لە بەرنامە تازەکانی کەناڵی ئاسمانی پەیامدا بە خزمەتیەوەی بەڕێز و خۆشەویست بگەینەوە ڕێز و حورمەتی برا بچووکتان مەحموود کەرکوچی قبوڵ بفەرمونون هەروها کاک ریاضی خۆشەویست و جەنابی مامۆستاوریاش کە میوان بۆ ئەمڕۆ لێرە و سوپاسی ئەو ستافە خۆشەویستە ئەەکەین بە هەر سێ تیمە خۆشەویستەکەەوە کە توانیویانە بە درێژایی مانگی ڕەمەزانی پیرۆز لە پشتی کامێرا و لەسەر تەواوی ئەو ئامێرانە کار بکەن کە بەرنمەکە بە جوانترین شێوە پێشکەشی ئێوەی بەڕێز و خۆشەویست بکەن سوپاسی یەک بێکیانەکەین کامێرەمانە خۆشەویستەکان دەستی یەک بێکیانە گوشین خی گەورە پاداشتی خێریان بداتەوە بیکات بە مایەی خێر و خۆشی و جەژنیش لە هەموو لایەک پیرۆز بکات ئینشاءالله دووبارە سوپاس بۆ جەنابتان کاتێکی خۆش و خواتان لەگەڵ تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت کارگەی کەف بۆ بەرهەمهێنانی مادە پاکەرەوەکان و سفرەی سەفەری زاهی کەف بەکاربێنە و دڵنیایی تەندروست بەدەستبێنە زاهی کەف جگە لە پاکردنەوە و ڕەونەقدان بە قاپ و حاجەتەکانتان نەرمونیانێدا بە پێستی دەستان لەبەرەوەی زاهی کەف دەوڵەمەندە بە مادەی کۆکنات زاهی کەف کوالیتی پی حوتە کە پارێزگاریەکات لە سووتانەوەی پێست زاهی کەف ئەکتیڤی هەژدەیە و زۆر بە ئاسانی هەموو چەوریەک لە ئاوات سفرەی سەفەری ئاسمان هەمیشە خانەوادەکان کۆکاتەوە و خوانێکی ڕازاوەترتان پێشکەشەکات سفرەی ئاسمان بەرهەمی ناوخۆیە و بەدەست و پەنجەی کرێکاری خۆماڵی لە پێکهاتەی سابک دروست دەکرێت کە مادەی ڕیسایکلین نییە بۆ ئەوەی خوانێکی تەندروست پێشکەش بکەیت سفرەی ئاسمان بەکاربێنە
لە سوپەرمارکێتی فۆریو سنتەر وەک هەمیشە بەردەوامین لە داشکاندنی نرخ بۆ هاوڵاتیان. ئەمجارە بازاڕکردنەکەت بێنە سوپەرمارکێتی فۆریو سنتەر. لێرە هەرچیەکت بوێت بە نرخێکی ئەرزان بەردەستە. لە سوپەرمارکێتی فۆریو سنتەر گەراجێکی گەورە و تایبەتی هەیە بۆ ئۆتۆمبیلەکانتان. لەناو سوپەرمارکێتەکەشدا